2 ساڵ لەمەو پێش کاتێک کە داعش لە بەشێکی زۆر لە ناوچەکانی پارێزگای سلاحدین و دیالە هێڕشی کردە سەرهێزەمیەکان بە تایبەت سوپای عراقی بەشێک لە سەربازانی سوپای عراق چەکەکانیان دانا و هەڵاتن. بەڵام ئێستا بە دوورخستنەوەی داعش لە تەواوی ناوچەکان سوپا جارێکی تر بە بەرگێکی نوێەوە لە خۆڕێخستندایە. بەپێی ئەو زانیاریانی کە دەستی نارتی کەوتون سوپا داوا لە هاوڵاتیان دەکات ناوی خۆیان تۆمار بکەن بۆ بوون بە سەرباز، بەڵام جارێکی تر هاتنەوەی سوپا بۆ سونی ناوچە کێشە لەسەرەکان ناڕەزایی کوردەکانی لێ دەکەوێتەوە. الجيش العراقي اللي موجودين بالجيش العراقي لە ڕاستیدا کاتێک داعشی هێڕشی هێنا ڕاستە سوپا لاواز بوون لە هەندێک لە پارێزگاکان، بەڵام لە بری سوپا حەشدی شعبی دروست بوو شوێنێنی بەباشی گرتەوە. دروستبوونەوەی سوپا قازانجی بۆ هەموو لایەک دەبێت. تەواوی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن هێزەکانی پێشمەرگە و بەشێکیشیان بە هاوبەشی لەگەڵ حەشدی شعبی دەپارێزرێن، بەڵام دروستبوونەوەی سوپای عراق و بوونیان لە ناوچەکە بەرپرسە کوردەکانی ناوچەکەی نیگەران کردو دەڵێن بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەین سوپا لە ناوچەکە بوونی هەبێت. بەو پێی پێشمەرگە زیانێکی زۆری لەسەریان داوە. سوپای عێراق ئەگە بێتە نەحی قەرەتەپۆ و بێتە جەلەولا و لە دوای شەهید و ماڵ وێرانیەکماندا و شەهیدی زۆرماندا لە جەلەولا، ئێمە جارێکی تر کورد بەک و کورد قبول ناکەین سوپای عێراق قانونی دەستوری عێراق بێتە جەلەولا و منتقەکان وەرگێتەوە بۆ کوجاران. لەگەڵ دروستبوونی شەڕی داعش سەدان سەرباز لە هێزەکانی سوپای عراق چەکەکانیان دانا و هەڵهاتن. هەر بۆیە لە ئێستادا هێزەکانی سوپای عراق داوا لە هاوڵاتیان دەکەن ناوی خۆیان تۆمار بکەن بە مەبەستی بوون بە سەرباز لە هێزەکانی سوپای عراق. دیار جەمالێ نارتی، سنووری پارێزگای دیالە.